دوای ئەوەی کە لەلایەن کەسێکەوە لە زەی قەندیل زەی گەورەوە زانیاری بە ئاسایشی بازگەی قەندیل درابوو بە بوونی تەرمێک دەم و دەست ئاسایشی بازگەی قەندیل چوونە شوێنەکە وەلایەنە پەیوەنددارەکانیان ئاگادار کردەوە لەوەی کە تەرمێکەیە. دوای ئەوە جەنابی وەزیری ناوخۆ لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان کۆبوونەوەیەک ئەنجامدرا لەوەی کە گروپێک لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر و سۆران و گروپێک لە بەرگری شارستانی هەولێر و سۆران چوونە شوێنەکە جەنازەکەیان گواستەوە و ئێستا لە پزیشکی دادی هەولێرە دوای ئەوەی کە باوکی مامۆستا ئاڤێستا کاک سەید لەگەڵ چەند کەسێکی دیکە تەرمەکەیان بینی هەموو هێما سەرەتاییەکان بەڵگەکان دەری دەخەن کە ئەوە جەنازەی مامۆستا ئاڤێستای ڕەحمەتیە وەکو ئەو بەڵگانەی کە خەناوکەی ملی جلوبەرگەکەی پێڵاوەکانی و سیماشی لاشەکەی ئەوەندە نەشێوایە کە نەناسرێتەوە. ئێستاش ڕێکارەکانی یاسایی گیراوەتە بەر لە تەواو دڵنیابوونەوە لە جەنازەکە. ئێستا لە پزیشکدادی هەولێر ڕێکارەکان دەستی پێکردووە ئیشاڵڵە لە ماوەیەکی زۆر کەم ڕێکارە یاساییەکانیش تەواو دەبێت. ئیشاڵڵە بەیانی جەنازەکەی وەردەگیرێتەوە لە بارزان بە خاک دەست پێدرێ. ڕۆژی دوای ئەوە دوو بەیانی یەکەم ڕۆژی پرسەکەی لە بارزان بەڕێوە دەچێ و دوای ئەوە ڕۆژێکی دیکە لە هەولێر پرسەکەی لە گەڕەکی هیواستی بەڕێوە دەچیتن.